شرم و حیای ئەهلی ئیمان ئاوایە و ئافرەتانی ئیمان ئاوایە. فاتمەی زەهرا خوای لێ ڕازی بێ ئەسمای کچی عومەیس ئەڵێ باسی حەبەشەم بۆی ئەکرد بۆ فاتیمە ئەم گێڕایەوە کە ئێمە کاتێک کۆچمان کرد بۆ حەبەشە چی بوو چۆن بوو و باسی ئەوەم بۆ ئەکرد کە تەنانەت ئەوان حتا مردوەکانیان لە ناو تابوتە ئەڵێ تا ئەو کاتە تابوتی سەردەمی ئەو کاتەی عەرەب ئەوە بوو هەر چەنددارێک بوو چەند تەختەدارێک بوو ئاوا مردوەکەیان خستە سەری و شتێکیانە دا بەسەریا. ئەڵێ منیش بۆم گێڕایەوە وتم لەوێ ئەوان تابوتیان وانە بووە تابوتیان بە شێوەیەک بە وەکو سنووقێک وەک ئەم تابوتە ئێسەی خۆمان وەبانی بووە بەم شێوازە بووە کەوا جەستەی بەشەرەکە کاتێ شتەکە ئەدەنە سەر جەستەیە جسمی دیار نییە. ئەڵێ تەماش ئەم قسانم بۆی ئەگێڕایەوە سەیرم کرد فاتیمە وەکو بڵێ چۆتە ناو داڵغەوە وتم فاتیمە خێرە من ئەم باسانت بۆکەم و قسەت بۆکەم تۆش ئاوا فکرت لای من نییە وتی بەڵێ من فکرم لەوەیە کاتێک من بمرم و ئەبەم شێوەی ئێستا بمخەنە سەردار و شتێ بن بەسەرما یانم جسمم دەرئەکەوێ بۆ پیاوان ئەو کاتە کە پیاوان هەڵم گرن من وەسیەت بۆ تۆ ئەەکەم کاتێک کە مردم شتێکی ئالەو شێوازەم بۆ بکەن بۆ ئەوەی جەستەم بۆ پیاوان دەرنەکەوێ. تەماشای شەرم و حەیای سەیدەی نیسائی عالەمین بکەن فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشا بکەن لە کاتی دوای مردنەکەش بیر لەوە ئەکاتۆ شەرم و حەیا بۆ ئەوەی پیاوان جەستەی نەبینن جەستەی بەو شێوەی کە ئەگەر بەتانیە بەی بەسەریا جسمی دیارە یعنی لە ژێر بەتانیەکەوە دیارە ئەگەر ڕاستە و خۆ بدەی سەر لاشەیە بۆیە ئەڵێ وەکو سنووقێکم بۆ بکەن وەکو ئەم تابوتانەی کە ئێستا لای خۆمان هەیە و لەو سەردەمەوە تابوت بەم شێوازەی پێهاتووە لای خۆمان کە ئێستا هەیە. هەروەها عایشەی خێزانی پێغەمبەر عایشەی سدیقە کچی ئەبوو بەکری سدیق خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ والله من لە دوای وەفاتی پێغەمبەری خوا و باوکم هەموو جارێک کە ئەچوومە طبعا لە ژوورەکەی فاتیمەیان نێژراون يعني ئەوانەی کە ئێستا بچن بۆ عومرەیان بچن بۆ حەج لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبینن لەو ژوورەی عائیشە خوای لێ ڕازی بێ کاتی خۆی ژوورەکەی عایشە ئاوا لە پەڕێکی مزگەوتەوە بوو بەس کە مزگەوت گەورە کرایەوە ژوورەکەی عایشە کەوتۆتە ناو مزگەوت جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئەبوو بەکر و عومەری کوڕی خەتاب لە ناو ژوورەکەی عایشەیە قەبرەکانیان نێژراوە. ئێستا بەری مزگەوت کەوتووە بەڵام دیوارێکیان بۆ کردووە بەو شێوازەی کەوا بەری نەکەوێتە ناو مزگەوت و حرەمی مزگەوتەکەوە. ئەفەرمێ من تا پێغەمبەری خوا و باوکم بوو هەموو جارێک ئەچوومە ژوورەکەی خۆمەوە زۆر بە ئاسایی و ئابا و پەچە و وەکو بڵێ سەرپۆش و ئەمانە و ڕەفتە و ئەمانە نەئەدا بەس لەو ڕۆژەوە عومەری کوڕی خەتابیان هێناوەتە ناو ژوورەکەی خۆمەوە لەو ڕۆژەوە من کە ئەچمە ژوورەکەی خۆم بە ڕەفتە و بە ئابا و ئەوانەوە ئەچمە ژوورەوە شەرم لە عومەری کوڕی خەتابەکەم. لە پاش مردنی ئێسەیرکەن ئافرەتانی لای خۆمان چۆنن ئافرەتانی لای خۆمان خوا پەناماندان نەک هەمووی الحەمدولله ستر و حەیا لە وڵاتەی ئێمە لەخوا بەزیاو بێ هەر ماوە بەڵام تەماشاکەن چەندێ حەیا ئەکرێیان هەندە خەڵکانێک لە شوێنەکانی تریش بە تایبەتی چەندێ حەیا ئەکەن لە زیندوان چجا لە مردووان. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء